میڕاڵێک هەبوو کە دەیویست نەخشەی تەواوی جیهان بکێشێت بە مەبەستی ئاشتی. بەرپرسیارەتێکی گەورە دەگرێتە ئەستۆ بۆ ئەوی لەسەر پێستی ئاسکێک نەخشەیەک بە پڕ وەردەکاریەوە بکێشێت. ڕۆژان چوون و هاتن، نەخشەکە بۆ گەورەترین نهێنی لەلایەن زانایان. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتانەکەین. ئێمە لە ساڵی 2021 چەند گەنجێکی شاری سۆران بووین. دەستمان کرد بە پرۆژەیەک لە ژێر ناونیشانی ڕەئیس پیری کە بە ناوی کەسێک کراوەتەوە کە لە ناو دەوڵەت عوسمانی ژیە، بە ناوی ڕەئیس پیری وەک باسم کردوە، دژی پرتوگالیەکانی جەنگایە کە پرتوگالیەکان کە هێرشان دەینا سەر کەناراوەکانی مسلمانان لە ئەندەلوس و لە دەوڵەت عوسمانی. چەند پیاوانێک دەرکەوتن، یەکێک لەوانە باربەڕۆسا و یەکێکیان بە دەرەجەیەک ڕەئیس پیری. ئەمە کە تەماشای مێژووی تورکەکەین بە هەموو شێوەیەک هەوڵیاندا ئەم کابرا بکەنە موڵچی خۆیان. لە کاتێکدا ئێمە توێژنەوەی 3 ساڵەمان ئەمزاندا لەسەر ئەم کابرا بۆمان دەرکرد لەسەر دەستنووسەکانی خۆی، بۆمان دەرکرد ئەو کابرای کووردە یەکەمین نەخشەی جیهانی لەسەر دەستی ئەو کابرا چێشرایە. دوای ئەوەی کە زانیمان شتێکی گەورەیە، هەوڵماندا بە هەموو شێوەیەک بتوانین پێشکەشی خەڵکی بکەین. بە هەموو شێوەیەکمان دیبوونمان بۆ کرد بەس بۆ ئەوەی تاچی کورد بزانێت کە ڕۆژێک لە ڕۆژان سەرکردەیەکی کوردی هەبووە کە ڕئیسی هەموو کەشتەکانی عوسمانی بووە، ورەی بەرز بێتەوە، با بڵێن شانازەتی کوردی بۆ بگەڕێتەوە. لە کاتێکدا ئەمە ڕەسەڵەتی مسلمانەتی و کورداتی دەرەخە، نەوەک زۆرینەی پرۆژە و شت کە دێتەوە ناو کوردستان بریتە لە کاری ناخلاقی بە هەموو شێک دژە بە ئاینی کورد، دژە بە ئەخلاقی کورد. بەڵام ئەگەر بینەران و خۆشەویستان خەڵک سەیری فیلمەکە ئێمە بکەن، سەیری پرۆژەکە ئێمە بکەن، بە هەموو شێک ڕاساوی خاری کاری ئەخلاقی کردو و ڕاساوی دینی ئاین ئیسلامیش کردووە. بسم الله الرحمن الرحیم. بەنای خۆی بەخشندەوە بێتەبان. ماوەی 6 مانگا خەریکی دەرهێنانی فیلمی ڕەئیس پیرینە لە دەرهێنانی محەممەد علی سەلمان. 25 ئەکتەر بەشداری ئەو فیلمیان کردێت تێدا. ئەمەش وەکو گەنجی شارەکانی دیکە، وەکو گەنجی شاری سۆران هیچمان کەمتر نیە لە گەنجی شارەکانی دی وڵاتەکانی دیکە. زانایکی کوردی مسلمان ئەناسێنینەوە بەونەوەی ئێستا. هەست دەکەم ئێستا لە کۆمەلگاشتی زۆر بێمانە و بێسوود پەری پێ ئەدرێ. ئێمە پێویستە بە تایبەتی گەنجەکانمان هەستنەوە کۆڵ نەدەن، بخۆیان بەرەو پێش ببن لەو وارانەی کە تێدا خۆیانە بینینەوە. بە تایبەتی ئێمە ئێستا ئەو فیلمە باس لە زانایکی کوردی مسلمانەکە کە نەخشەی گۆیزەوی کێشاوە لە هەمان ئەو نەخشەیە کە ئێستا ئەو نەخشەی گۆیزەوی هەیە ناسادانی پێداناوە کە هەمان نەخشەیە. لە 1930 گۆستاف ئەدۆڵف دێسمان لە مۆزەخانەی تۆپقاپی لە تورکیا نەخشەی ئەو زانای مسلمانە ئەدۆزێتەوە و بە دوواداچوونی بۆ ئەکات. خۆشبەختانە ئەمڕۆ پیری ڕئیس نمایی شەکری لە سۆران. پیری ڕئیس فیلمێکی بەرهەمی کۆمەڵی گەنجی ئەم دەڤەری ئەم دەڤەرەیە ئامانجیان لەوەیە کە بتوانن توانای خۆیان لە بواری هونەری سینەمایی بەرجەستە بکەن. طبعاً ئەمەش یەکەم هەنگاویتیان توانیویانە بە کۆمەڵی گەنج بە توانایەکی زۆر یاریکرا و معدەد فیلمێکی وە کواڵیتی باش بەرهەم بێنن بە لە ڕووی دەنگ و ڕەنگ و سیما بەکەرانی ئەو بەداویستانی کە لەبەردەستیان بۆ بەڕاستی من تا ئێستا ئەو بەشی کە بینیومە بەشێکی زۆر باشە بنسبەت ئەوەی کە هەنگاوی یەکەمە. بۆیە جێگای دەستخۆشیە و جێگای گرنگی پێدانن. خۆشبەختین کە ئەم جۆرە گەنجانە لەم شارە و لەم دەڤەرە هەن. بەڵام ئەوەی بەداخەوە جێی ئاماژە پێکردنە ئەوەیە کە هیچ کەسێکی بەڕێوەبەری هونەری ئەدەبی ئیداری لەم نمایشکردنەدا بوونی نییە. ئەمە دووسێ پرسیاری گەورە لە خۆی هەڵەگریەکە لەوەی کە ئەوانە باوەڕیان بەتوانای گەنجانی ئەم دەڤەرە نیە و دووەمیش ئەوەی کە خۆیان بەشی هونەر و یان بڵین سینەمایان پێویستێکی گرنگ نییە. بۆیە ئەوە جێی پرسیارە کە پێویست بوو خۆیان لێرە ببانە هاندێک بۆ ئەو گەنجانە و بۆ توانای ئەو گەنجانیان بەرز بنرخاندەبە، ببانە پاڵپشتێک، ببانە چیایەک لە پشتی ئەم گەنجانە. بەڵام بەداخەوە هەڵوێستێکی خراپ بووە ئێمە چاوەڕێ ئەومانە دەکرد.
دێسمان کە یەکەم دۆزەرەوەی نەخشەکە بوو، جوانی نەخشەکە دڵ و چاوەکانی دێسمانی کوێ کرد بوو. پرسیارەکە لێرەدا ئەمەیە: نەخشەکە دەبێت چنێهێنێکی لەخۆگرت بێت.